ماوەی حکومڕانی میرنشینی سۆران چەندی خایان وە هۆکاری ڕوخانەکە چی بوو؟ طبعا وەک باسمان کرد میرنشینی سۆران لە سەدەی 15دا ئامەزرێ کۆمەڵێک میر یەک لە دوای یەک فەرمانڕەوایەتی ئەو میرنشینی ئاکەن، بەڵام ئەوەی کە ئێمە زیاتر مەبەسمانە باسی بکەین سەردەمی فەرمانڕەوایەتی میر محەممەدە، چکە میر محەممەد کۆمەڵێک هەنگاوی گەورەی نا کە بۆنی سربەخۆی لێ ئاهات لە فراوانخوازی میرنشینەکەی لە هەوڵدان بۆ ئەوەی کەوا هەموو ناوچە کوردیەکان بێخیتە ژێر فەرمانڕەوایی میرنشینەکەی، کۆمەڵێک دام و دەستگای خۆجێی یان کۆمەڵێک چاکسازی گەورەی ئەنجامدا، کۆمەڵێک لۆنمونە لە بواری سەربازی، لە بواری دادوەری، لە بواری ئاوەدانکردنەوە پێشخستنی میرنشینەکەی. میرنشینەکەی زۆر فراوان کرد لە سنووری بابان، باس لەوەکرێکە لە نێوان دەسەڵاتی زیاتر لە نێوان زەی گەورە و زێو بچوو بووە لای میرنشینی بابان تا نزیک دوکان چووە لەوێ قەڵایەکی دروست کردووە بە ناوی قەڵای ساردکە و بێجگەلەوە تا نزیک دەشتایەکانی مووسڵ دەسەڵاتی ڕۆیشتووە لە بەشێک لە ڕۆژهەڵاتی کوردستان، بەشێک لە باکووری کوردستان لە ژێردەستی شارەکانی باکوور لە ژێردەستی ئەوداوەکەواتە سنووری میرنشینی سۆران لە سەردەمی میر محەممەد سنوورێکی بەرفراوان بووە و هەمیشە هەوڵی ئەوەی داوەکەوە ناوچە کوردیەکان بخاتە ژێر چەتری فەرمانڕەوایەتی خۆی. بەنسبەت ڕوخانەکەی تەواو میرنشینی سۆران دوا پاشای بەهێزی میرنشینەکە میر محەممەد بووە لە ساڵی 1936 کە ئەو بەڵێنە درۆیی کە عوسمانیەکان پێیاندا و بانگشتی ستەمبۆڵیان کرد و دوایە شوێن بزریان کرد، وای کردکەوە میرنشینەکە بەڕاستی ئەو گرینجەی نەمێنێ، ڕاستە لە دوای ئەو براکانی هاتن تا مایەک فەرمانڕەوایەتیان کرد، بەڵام ئەکرێ بڵێن لەگەڵ نەمانی میر محەممەد ئیدی میرنشینی سۆرانیش کۆتایی پێدێت.